سڵاتان لێبێ بۆ هەر مرۆڤێک کۆمەڵ هۆکار هەن بۆی کە دڵخۆش بن پێی هەمومان کەم تا زۆر نیگەرانی یاخود خەم بەرۆکمانەگرێ کەس نییە لەم ژیانەیە تووشی خەمێک یاخود تووشی بەتاقەتێک نەبێ ئێمە ئەمڕۆ ئەماکەینە باسوخواست ئەو کاتانی کە دڵتەنگین چیەکەن بۆی کە دڵمان خۆش بێ چی بکەین بۆی ئەگەر بێتاقەت بووین بە ڕوخسارمانەوە دیار نەبێ مرۆڤەکان بەچی دڵخۆشە بن یاخود تۆی بینەر یاخود تۆی بەڕێز کە ئێستا ئێمە ئەو دیوێنین بەچی دڵخۆشەبی چی ئەەکەی بۆی کە خەندە دڵخۆشی ڕوتیە بکە چیەکەی بۆی کە دڵخۆشی بە ڕوخسارتەوە دیار بێ بێگومان هەر کەسێک زۆر هۆکار هەن بۆی کە دڵی پێخۆش بکات ئێمە پرسین بەچی دڵخۆشە بێ هۆکارەکانی دڵخۆشی تۆ چییە بینەرمان بن هاوڵاتیان وەڵاممانێنەوە سڵاو لە جەناب چۆنی حاڵە باش وەڵا باشم سپاس بۆ خوای گەورە چۆن دانیشتوی لێرەیە ئایبینیە زۆر خۆش و زۆر باش تەنایتە بازار یان هەر خۆت خۆم بە تەنایمە بازەبا مێم بۆ لایەن برادانە ئێرەوە ئێستا باران بەتەنە هاتوویان هەر خۆت چی بەتەنە هاتوویان هەر خۆت هەر خۆم بەتەنیا خۆم بەتەنە لەگەڵ برادەرشتان نایە دانیشی وەڵا ئێرە هەمووی برادەرە ئێمە لای ئەوە ناڵەمی تێستا ئەوە نەهاتوون لەگەڵ جەناب تایشەڵەکەم سەلامت بیاخۆبان لە تۆ بپرسم هۆکارەکانی دڵخۆشی بۆ تۆ چییە ینی چی شتێ دڵە خۆشەکە دڵخۆشی لە پێشە وەسعەتی خەڵک کە خەڵک دڵی خۆش بێ تۆش مرتاعبی بەوە اینجا دوای ئەوە دڵخۆشی لە ماڵە لە ماڵەوە ئینسان کە کێشەی نەبێ دایمە دڵی خۆشە بێ اینجا وەسعی ئابووری شتەکە دوای ئەوە دووریژبی لە شەڕواژاوە ئەدەمە خۆشیە بۆ هەموو خەڵک و بۆ منیش تۆ بێ کە لە ماڵەوە کێشە و مشکلێتە بوو دڵە خۆش نابێ هەموو دەرەوە دوژمنی بێ بەڵام کە چوتە ماڵەوە ماڵەکە و باش و خۆش بوو لەبیر دەچێتەوە بەڵام کە لە ماڵە کێشە و هەبوو بتر کە سادی ئەڕوخێت واش بووە کاری خۆش باشە بە دڵخۆشی خەڵک دڵخۆشە بی لە ماڵەوە کێشە نەبێت دڵخۆشە بی چیتر پێی ئارامی پێی مرتاحی دڵە پێ خۆشە یعنی ئێستا بڵێن ئەم بارانە بەقەدە دنیای پێم خۆش بکە باران باری بەڵێ یعنی ئەزین چۆنە لە هەر شوێنێکابی کە چوا دەورێ مرتا بوو کە وەزع باش بوو کە دڵخۆشی ئینسانش ئەوەی خۆ ژیان مەسافەیەکی کورت هەر بەجێڵی خۆی تر خۆشیانەمی ناخۆشیە ئەگەر ڕۆژی بێتاقەت بی چیەکەی بۆی تایە دڵخۆش بی ئێمە لای برادەران ئەگەر تۆزیش بێتاقەم لەگەڵەوە قسە ئەەکەین مرتاحە بین ئاواییە خۆت ئێتە ڕۆژانش خۆ لە بانیەوە تاگووە لە دەرەوە نابیت قەت بۆ بێتاقەت بی بێتاقەتیا توێتت با بخەوم هەرگیز نیتە دەرەوە ئێمە دەرەوە یەکسەری نەوە سپاس بۆ خوا لە مایشەوە مرتاحم ژن و مناڵەمیان کەساتی باش و ڕێک و پێکن یعنی زۆر مراعات مەکەن بە جددی بۆی بێتاقەت ژنەبێگە لە دەیشەوە تۆزێ بێتاقەتیەک داوگەینی برادەرە یام کێشە یەکێک بڕۆمەوەشم نامێنێ سپاس بە خوای گەورە چونە دەرەوە تا چەند دڵخۆشە بیای بۆ من دەرەوەی شار شتە کوێستانێ گوندێک سەفەرێ بکەی خۆشە سەفەرکردن دایمام کاتێک خۆشە بەڵام بە دایمی لە شوێنێک نەمێنیتەوە بڵین بۆ نۆکارێکە بۆ خۆشی بەڵێ ڕۆژێ دوو ڕۆژ لەوێ بمێتەوە یام چی بۆ دەرو دەشت سێ چوار سەعاتی لێ بمێتەوە نەک لە بایمە لا باگای شۆ ڕاکەیتە ئەوێ و نازانی کەی ئێوارە و لێ بۆی ڕاگەیتەوە بۆ ماڵەوە مەسافەیەکی کورت خۆشە بچیتە دەریش خۆشی یان دڵتەنگ سپاس بۆ خوای گەورە ئیشەڵام کەسێکو من دڵخۆشە بێت بە جەنابیشتانەوە ئیشەڵڵا کارەکانی دڵخۆشی لای تۆ چییە؟ هۆکاری دڵخۆشی بۆ تۆ بۆ من ئەوەی سە کەسێکم هەبێ بتوانم دڵخۆشم کە بۆ من ئەوەیە ژیانێکی ئارام بوو ئەم خەڵکە دابین بکرێ
بۆ من ئەوە هەیە وڵاتەکەم بەرەو پێشچوون بچێ بەرەو سەقامگیری بچێ دوور بێ لەم تەنگەژەیە دوور بێت لەم بێموچەیە دوور بێت لەم نازانانی بڵین لەم مینانە ئەم خەیرە ئەم کێشە و هەموو شتەکان ئەگەر بێتاقەت بی چیەکەی بۆی دڵخۆش بێ وەڵاهی لەخوا بەزیابێ بێتاقەت نیم بەڵام ئەگەر بێتاقەت ئینسان بێتاقەت شەبێت جاجار بەزیتر بێتاقەت بێتیتە ناو سروشتەوە خەیاڵەکی جێوێک وەرەگری بزانی ژیان چۆن ئەڕوا چۆن ناڕوا بێتاقەت بی حەزر لە ناو سروشتە زیاتر زۆر زۆریش ئەتوانی ئەنیتر دەرەچی لە شار دەرەچی خەمڕەوێنە تا چەند ینی کەسێک کە بێتاقەتی ینی دەرەدڵای کەسێکەکەی ئەو قسە و بۆ کات تا چەند مەمە دڵخۆشە بی خۆی دایمە ئینسان گرنگ و پێدات ئینسان دایمە پێویستی بە شخصێک هەیە بەرامبەرەکەی بتوانین گوێی لێ بگرێ دەردە دڵەکانی لا بکەی چکە هەر شت لە ناخی خۆت ئامایە وەکو ژەنگ ئەو خوا لەبەرەوە پێویستە هەموو ئینسانێک کەسێکە بێ بتوانێت گوێی لێ بگرێت و دەردە دڵەکانی بۆ بکە زۆر خۆشە ئەو زۆر خۆشە هاوڕەیەکت هەبێ کەسێکی نزیکت هەبێ بتوانی ئەو دەردە دڵەکەی بەڵێ 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 اینجا خۆ لێو تێنەگای تریس یعنی وەڵا ئەگەر بێتاقەت بی لای هاوڕەکانت بە نمونە باسێکی یان هەر لە دڵی خۆتای هێڵیتەوە خۆی لای هەموو کەسێ ناتوانانی هەموو شتێک بڵێ بێتاقەتەکان بۆ خۆت هێڵی تۆ پێم وتیتم ئەگەر کەسێکە بێ بتوانی لای باسێک لا یەک کەس دەتوانی دەردە دڵی خۆ بکەی ئەوە بڵێ بە چەند کەسێک ناتوانی لەبەرەوەی ژیانی سەوای لێ هاتووە سیقەکەکەم بۆتەوە شتەکانت سەرامەت چۆ دەردە دڵێ هەچ کەسێ بکەی دوایی وەکو فیشەکێ پێتوانێتەوە بەکارێنێتەوە بەرامبەر برینەکانی زیاتر خۆڵەکان قەت بۆ ینی بێتاقەت بی ینی ئەوە بێتاقەت بی تااقەت نەبچێتەوە بخەوی یان سە هەیە ئەگە بێتاقەت بێ ئەخەوێ هەیە بێتاقەت بێ سەیری فیلمێکە یا خۆت ئەچێ پیاسێکی بازاڕەکەیان وەکو خۆ سەرەتا باسەکەت گەشتێکەکە لانی کەمە چێتە سروشتێکە چێتە ناو گوندێکەوە وڵی لەخوا بەزابێ ناڵم تا ئیستا وام لێ نەهاتوە بڵێم بگەم ئەو دەرەجی ئەو نەبێتاقەت مەویزم لە هەموو شتەکانە جا خەو لای من زۆر ناخۆشە حەزم لێ نیە زۆر حەزم لە خەو نییە جارێ بە ڕۆژەر خەوم نییە حەزم لێ نیە ینی وەکو شتێک بەڵام بە ڕۆژ نەوەڵات زۆر بەکەمی چکەش ڕۆژینی ئینسان و شەویشی نیسراحەتەکە ینی شەو خەوەکە باشترە من زۆربەی کاتشەوەکان زووتر خەوم لێکەوە بەڵام وەکو بە ڕۆژ بڵێم ئەخەومیان بۆ بێتاقەتی خەوم نەوەڵە یەک شتێکم پێ بڵێ کە زۆر دڵت پێی خۆشە ینی شتێکی تایبەت بنمونە نەک بڵێ خەڵک دڵی خۆش من دڵ خۆشە بێ نا وەرم نە شتێک کە دڵی تۆ خۆش بکاتۆ بکاتە پێکەنی خۆشی ژیانی کەس و کارە نزیکەکەم ئەوان دڵخۆش خۆشم دڵخۆشم دڵخۆشم بە خوشک و برا و کەسەکەم دڵخۆش منیش دڵخۆشم یعنی ئەوە تر گەورەترین سامانە بۆ من زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بوو براکەم برای بەڕێزی سەلامەت ئینشاءالله زۆر دەسپاس تۆ هۆکارەکانی دڵخۆشی چۆن لێ حاڵی بووی چیەکەی بۆی دڵ خۆش بێ هۆکارەکانی دڵخۆشی وەڵی بنەما سەرەکیەکانی دڵخۆشی ئینسان من وەکو خۆم یەکەم لە دینەوەی بینم لە دینەوەی تر دواییش لایانی کۆمەڵایەتی و لە ڕۆزانی سێکۆی کە باس کراوە بەڵام یەکەم شت چۆن لە دینەوە یعنی ئەو شتانی کە لە دینا باسەکرێ بۆ دڵخۆشی عیبادەتکردن نوێشکردن ڕۆژ و گرتن یادی خوا و زیکر و ئانە ئەوە ئەساسە لای من واتاگەر کەسێک یادی خوا بکات دڵخۆشە بێ بەڵێ ئەگەر نیکە دڵخۆش نابێت چکە ئێمە هەر ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەم ئیسلامە ئەم ئیسلامە کە هاتووە بە وا هاتووە بۆ ئەوی خۆشگوزەرانی بۆ هەموو کۆمەلگاکان بێنێ بەڵام ئیتر ئەوەیە کۆمەڵی خەڵک هەیە غەڵەت لە دین حاڵی بۆ مەسەلەی دینی دڵخۆشیوانە ئینا دینداری دینی ئیسلام بۆ دڵخۆشی ئینسانەکانە و بۆ باشبوونی ئینسانەکانە دینی ئیسلام بۆ دڵخۆشی ئینسانەکانەوە بەڵێ بەتەنێ هەیە بۆ مسلمانش نییە و پێ ئەەکەنی و دڵی خۆشە و خەندە لەسەر لێبێتی ئەوانە ڕاستە ئەوە هەیە بەڵامی تر چۆن بڵێ ئەوەش لایەنێکیەتی ئەو لایەنەی گرتووە کە دڵخۆشی ئینسانە بەڵام دینی ئیسلام یەکەم تاوکەری ئەوەیە کە دڵخۆشی بۆ ئینسانەکان بێنێت ئەگە تۆ بێتاقەت بی هەوڵی بەنمونە زیاتر پابەندی نزیکبوونەوە لە خوا بیت بەڵێ بۆ دڵ خۆشە بێت بەڵێ دڵنی بەدڵنیاییەوە ئەی بەنمونە بەدەر لە یادکردن و زیکری خوا چی شتێکی ترەکەی بۆی دڵخۆش بیت دڵخۆشبوونی تر ئەوەیە بۆ هاتوو چۆکردن بۆ لایانی کۆمەڵایەتی تێکەڵاوی خزم و کەس و کار ئەوە دڵخۆشیە چوونە دەرەوە ئەمانە هۆکاری دڵخۆشین و لە ڕووی عیلمیشیەوە هەر باسەکرێت کە ئەمانە هۆکاری سەرەکی دڵخۆشین بەشێکن لە
دڵخۆشبوونی کەسەکان بەڵام کەس تا کەسیش ئەگۆڕێ بەڵام بە شێوکی عام دڵخۆشی کەسەکان بە لایانی کۆمەڵایەتی و تێکەڵاوی و ئەو شتانە زیاتر دروست دەبێ. ئەی کەواتە بە کورتی پێمان بڵێ گەورەترین هۆکاری دڵخۆشبوونی هەر مرۆڤێک چییە؟ گەورەترین هۆکاری دڵخۆشی هەر مرۆڤێک پێشتریش باسم کرد دینە دینە هەموو کەسێک بەڵێ لای من وایە بەڵێ خۆی ئەفەرمێ ئەلا بێذکری لای تەطمەئینە القلوب بەڵێ واتە تەنها بە یادی خوا دڵەکان ئارامە بنەوە. بە تاکی چکامە قسەی خۆی گەورێ و خۆی گەورە باسی کردووە قەت بوو پەرلەت نییە خۆ مادام قسەکانمان گەرم و گوڕە یەک دوو پرسیارتر شار لێ بکەم بۆ نمونە هەیە بێتاقەتە دەردڵای کەسێکات ئەمە تا چەند چارەسەرە؟ ئەوەش بەشێکە لە چارەسەریەکە لە برەوەی حەزەکە ئینسان شتێک لە دڵیا بمێنێت و حەزەکە باسی بکە تێگەی تلای کەسێک کەسیقەی پێی هەبێ و خۆشی بی و خۆشی بێ بەڵێ چارەسەرەکەی ئەوەی کە یەکەم خۆشی بێ لە بەرێ خۆشەویستی مرتبەیەکی گەورەیە یعنی خۆشەویستی کە ئینسان کە دوو کەس یەکتریان خۆشەوێ مرتبەیەکی گەورەیە هەروە بە ئاسانی هەڵەکانیشی نابینی هەنە جارێ هەڵەکانی نابینی لەبەرەی چوەتە ئاستێکانێ مرتبەیەک چکە مرتبەی خۆشەویستی مرتبەیەکی گەورەیە نزیکبوونەوەی لەو کەسانی کە قسەی لەگەڵاکەوانە زۆر ئاسوودا بێ پێی ئەوەش بەشێکە لەوەی کە ئیسراحەتکا و باش بێ پێی بینینی چی کەسێک بۆ تۆ زۆر مای خۆشحاڵیە ئەنی دڵە بە ئازیەکەت زۆر خۆش بێ کێیە؟ وەڵی دایک و باوکم لە ژیانانەما بەس دایکم و خێزانم لە دوای دایکمەوەی تر خێزانم زۆر ئاسوودەم لە مای ئارامی و سوکناییە بەڵێ بە تاکید بەدڵنیایی کەسێک خێزانی نەبێ وەڵی بڵێم ئەوی تر هاوڕێکانی ئەوی کە لە چواردەورین کە خێزانی نەبێ برای و بەڵێ زۆر سپاس دڵخۆش مەمنون و زۆر سپاس دەشتان سپاسیانەکەم کاک بەهات ئەگەر بێتاقەت بێت چیەکە بۆی دڵی خۆی خۆش بکات؟ وەڵای ئەگە بێتاقەت بین چی بکەین نانی جاری وایە دازنیۆژاگرین دوورکان نوێژەکەین ئێتر دوو لاپەرە قورآنە خوێنمەوە تر زۆر جاریش کە بێتاقەتم ساماگەکەمە گوێم گوێ لە گۆرانیەکی ناخۆشەکەم جاری وایە گوێ لە گۆرانی کیەگەری وەڵای زیاتر ئایدا مەهاسی ئەم جۆرە گۆرانیانە بەڵێ ئەگەر بێتاقەت بی وەڵای جاری وایە خۆم دوورە خەمەوە ینی ئەگەر وتت هەندێک جار گوێ لە قورآنە گرم هەندێک جار گوێ لە گۆرانی هەندێک گوێ لە گۆرانیەگرم وتر هەنە جارش خۆم دوورە پەرێزەکەم دوورە خەمەوە ینی حەز ناکەم کەس ببینم جاری وایە زۆر تێکەڵ خەڵک نەبی بەڵێ لە شتامە بەڕاستی دیار گۆرانێک و دەستکێ بەگریان وەڵای کەم زۆر کەم ینی تر ئەوە شتێک تۆ ئەگرێنێ چ شتێک نەگرێنێ وەڵای دڵشکانە دڵشکاوی زۆر ینی شەڵا قەدڵە ناشکێ زۆر ینی زۆر دڵم شکاوە لە ژیانمە زۆر ینی لە ژیانی واقعە بەڕاستی تا بڵێ ینی دڵشکان کەم پێمە ئەم ژیانە ئەها بەرز و نزمی تایە دڵشکانی تایە باڵێ چاکبوونەوەی تایە ئازاری تایە خۆشی تایە ینی ژیان وەکو شەپۆلەکانی دەنگ وایە بەرز و نزمی وایە باڵێ ینی زۆر جار لە لایەن مامۆسای مەکتەب بۆ شکێنراوەتەوە لە لایەن مامۆسای ترەوە ئەسان نەزانینی شتی بچووک تەنانەت ئەنی شتەکە شایانی ئەوە نیە کە بشکێنریتەوە بەڕاستی تۆ دڵە گەورەوێ باشە وەڵای دڵمان گەورەیە بەزیتر بەخوا ناتوانم بەداوی لە بوون خەڵک ببوورم تۆزە قورسەوە بەڕاستی گوێ بۆ شتانەمێ یعنی من خەڵکە بوورم وەڵا بەداوی لە بوورنێکیش نا بەداوی لە بوورن چاک ناوی یعنی ئەوە ئاسان نییە نەوەڵە ئەی باشە تۆ باواز لەوانە بێنی ئەو کاتانی کە بێتاقەتی وتت نوێژەکە چیت بەدەل لە نوێژ و قورئان و ئەمانە چ شتێکی تر ئەگریتە بەر جێنگاوێکی تر ئەگریتە بەر وی کە دڵی خۆت خۆش بکەیت چەنگاوێکی تر وەڵای چی بێ وەڵای تر ئەڕۆمە دەرەوە جاری وایە و بینینی برادەر و هاو بینی برادەر و ئەوانەشەیە بەڵێ یەکمان ئەوانەش ئەبی ئەوەشەیە ئارە وەڵا بەڕاستی زۆر ساردە ئەمڕۆ زۆر ساردە تر نازەمەکە لەش خۆشفا بۆ زۆر سپاس دەکەم یاخوا سەلامت بی ئینشاءڵڵا هەمیشە دڵخۆش بی تەبابی سەلامت بی زۆر سپاس وەڵای تر یعنی خۆت دەزانی ئەوەیە تۆزە خۆت دەزانی دڵشکان ناخۆشترین شتە بەڕاستی زۆر شکات باسێکی وەڵای ئارە وەڵا بەرە هەر لە مناڵی و یعنی بەڕاستی دڵمان شکێنراوە بەخوا خەیناگوێ پێمەیە
چیەکی بۆی دڵە خۆش بێ لە چ ڕوویەک واقع بوون ینی بۆ ناگەر بێتاقەت بی چیەکی بۆی کە دڵ خۆش بی والله عادەتەن بێتاقەت بیت ئەچی گەشتەیەەکەی دەچی بۆ دەرەوەی شار بەمانە مەگەر بێتاقەتەکە دەرچێت هەموو ئیسانێک بێتاقەتی ڕووی تێکا وایە بەتاچیت هەموو کەسێک مەرج نییە مڕژ دڵی خۆش بێ ناوە چاژەتەنکی بەرەوەی کەمومانەگرێ بەتاچیت اینجا تۆ گەر بێتاقەت بێت دەرەوە شار من بێتاقەت مەسمە دەرەوەی شار دەرەوە شار بەڵێ. ینی لەش ئاوادانی دوورەکەیتەوە دوورە کۆمەلا بەتەنیان ناوەڵا ماڵم ناڵە بن ناڵەبی گۆڕم و چۆنەڵی مێشکی مرتاح بێت گرنگا و کاتانی کە بێتاقەتین چێش لەو سروشتە جوانە وەربگریم بچنێ دەرەوەی شار دوورکەوینەوە لەم جەنجاڵ و قەڵەباڵەکەی ئەگەر بۆت بکرێت مانگی 2 3 بڕۆی باش ئەگەر بۆ نوێ بێتاقەت بووی حەز نەکەی هاوسەرەکە بزانێت چیەکەی والله ئەمە فێڵی یان ئەمە بێتە خەمۆچیەک یعنی لە ناخ ڕاگیری ناکارە بێ پێی بڵێ شتێک نییە ئەگەر تۆ خێزان تا ئەمە شتێک نییە بڵێن شەریکی حیاتە ناکرێشتی لێ بشاری تۆ بێتاقەت بیت شتەکان بەڕاڕێیا بەریت بێتاقەتش بووی گرنگە کە بۆ هاوسەرەکەتی باساچیت تا چەند هاوسەری باش خەمڕێنە بۆ پیا لە سەداسەد بەداستات بڵێ ئەی بەدر لە گەشتکردن ینی چوونە سەیران و دەرەوە چی شتێکی ترەکەی بۆی دڵە پێی خۆش بێ وڵی من زۆر نییە هەر ببوورە برز نیە دڵیشە تەنگ بێت هەر بۆ نشتی ئاسایەکەی بۆی دڵە خۆش بێ جارجار لەگەڵ ئەم پیاوەیەنە دەرەوە بۆ بازار لەگەڵ ماڵ بەڵێ لەگەڵ ماڵم ناڵە هەرین بۆ بازار ئەچینە پسەندانی ماڵە خزمەکەین ئەچینە شوێنە گەشتاریەکان ئەگەر هەرزانیمان زۆر یادی شەرنی هەر تۆم دڵی مرتاح بڵێ بەڵام هەر لەسەرەوە ڕم دڵم خۆش نییە جاری واشە دڵیشی خۆشە ئەش ڕۆی گەشتی خۆتەکەیت بۆی کەساتی دڵ بەتاچیت ئەی تا چەند بەر من سەیکردی فیلمێک بەرنمەیەک جۆگەمانی لەگەڵ یاری یاری بەز یاری چێش کاکە محەممەد وەرە نەڕە محەممەد جانوەرە یاری جمهوری کوێی جمهوری ڕیال مەدریدم لەش چاو ماچەکەم بە سەیرکردنی ئەوش دڵخۆشە بی زۆر ئەگەر دوی شەو بێت سێ شەو بێت دانیشم بەلا ئارەوەڵا ئەگەر بدۆڕێ بەدۆڕێەوە هەر ناخۆشە بەڵام بێتاقەتە بیت یاریش وایە دۆرانیشی تایە بردنەوەیشی تایە و یار بۆ چێژە ئارەوەڵا بەتاچیت چاو ماچەکەم برای گەورەمی خۆش بێ من خۆشەوە ئاویش بکات ئەم تەسبیحەیە پێ ناخۆش دارەوەڵا چۆن با نایەنێتەوە ئارەوەڵا زۆرە وەر زۆرە ناو خەڵکە هەموو تەسبیحاوە بفەوتیە زۆر ئارەوەڵا تەسبیحەکان چەندە پیاوە وەڵایی زۆرمەیە تر هەر لە 100,000 هەمەیت بەرەو خوار تا سازارشی پێ ئارەوەڵا سەو چەندە پیاوە ئەمە 30,000 شتێ جوانیشە لە خزمەت ئامەدی من بەکەمی گرمە دەستمەوە بە حەزەکەمەدی من قوربانە بن قوربانە بم ئەو زۆر سپاس دەکەم ئەو ڕۆژانێکی بێتاقەتی چیەکەی وەڵی من عادەتەن ماڵمانە دەشتا دەشبی لە سەنگاوە هاتووم سنگاوە نزیکە لە تر ڕم بۆ دەشت و دەرە بۆ خۆمە گەڕێم دڵم خۆشە دڵمەکرێتەوە بە تایبەت لەم کاتاکە چە و بەهارە دنیا سەوز ئارە زوزویتە ناو شار بەنە پیاسی بەڵێ ئارەوەڵا زوزوری ئیتر دێم بۆ گەڕان خۆش ئەو کاتەنیکە ئەوتر لە ناو سنگاوە یان گوندەکانی گوندەکانی دەوروبەری سنگا نەکام گوند خەڵای پێڵێ خەڵای شەڕش بۆ منە لە گوندەکەی خۆتان ئەگەر بێتاقەت بی چیەکەی وەڵایی چیوە خۆ سەرخاڵەکەی وەڵایی ئاژەڵدارین و فەلاعەت نەکەین و تر ڕیمە لای فەلاعەتەکانمان بۆ لای ئاژەڵەکانی تر بێتاقەتی خۆمان بوانە دەرەکەی دڵە خۆشە بێ وەڵا فەلاعەتەکەین تر بۆ خۆمان بوانە دڵخۆش پێشە ساڵ بێخۆ نزیکترین کەسی تۆ کێکە دەرەدڵی بۆکەی دەرەدڵ وەڵایت خێزانمە بە تایبەت و دایک و باوکمایت ئەمان کامیان بۆ منە ئەگەر بێتاقەت بی پێڵی وڵای دایکم لەمە کەس نزیکتر پێڵێڵی دایە بێتاقەتم بەڵێ بەڵێ ئارەوەڵا لەشە ساڵ خۆشەویستنی کەسمیشە پەناگەیە و ینی دڵسۆزە و جۆگرە و ینی شانیەوە ئینسان کە دەرەدڵی لەگەڵا ئەی لەشە ساغ بیاخ ئەی بەدەر لە گوندەکەی خۆتان و ئیشی فەلاحەتی ئەو شتانە چی ئەەکەی زیاتر بۆی کە دڵە خۆش بیانی هەندێشتی ترشم پێ بڵێ وەڵای خۆم هینم چەکدارم پێشمەرگەم یاخۆ لەشە ساغ لە پێشمەرگایەتی تەواو مڕۆم بۆ دێگە خۆمانیان تێمەوە بۆ دەوام تا چەند بنمونە من هیتە ناو شارەوە یان برادێکتە بینی ئەمانە دڵە خۆشەکە کەم دێم بە ناو شار ڕاستی کەم ئارەوەڵا زۆر ڕۆ لێری ئەمڕۆ ئارەوەڵا ئەمڕۆ
بەپی داوات یەکراوی ناتی بۆ داواتی لەگەڵ چێ برادراتی منە بازار حەزماگرت جێ گۆڕی ناوازار هەمیشە جەوداربی قوربانە لەگەڵ توای زۆربەی کات چەوتیان بێجەوی وڵی لەخوا بزە زۆری کات بێژەوە هەیە فولم لەخوای گەورە ئەن جەوداری ئارەوەڵا سواز بەخۆ ئەوەی لای خوا بگرێ دایمە جۆی هەیە ینی تۆ لای خوا گرت لەخوا بەزیای ئەرەوەڵا نوێش و ڕۆژی خۆ بە مەزبوطی ڕۆژوونەکە دڵی تەنگە دڵی تەنگە ئارەوەڵا من خۆم وام عادە خز ئەویشم بینی هەروایە ئەگەر تا زیاتر بکەیتە خوا دڵ زیاتر خۆش ئارەوەڵا بەتاکی تجربە کردووە تەجربەم کردو دایمە ئەوەی کە ڕووی لە خوایە زایمە دڵی خۆش دایمە مرتاحە ئەرەوەڵا بۆ وایە وڵای دیرادی خوایە خۆشەویستیەکە خوای خاتە دڵ عەب دەکەین ئەرەوە یاخوا هەمیشە خۆشەویستی خوا لە دڵتازە خۆشحاڵ کاگارێکیان براگۆری تو خۆشەویست ئەی تۆ ناوچێ سیروان کاکە سیروان جان تۆخەکەمان دووبارەکەینەوە کا سیروان ئەگەر تۆ بتەوێت دڵت خۆش بکەیت چیەکەی ئەنی و کارەکانی دڵخۆشی بۆ تۆ چییە دڵخۆشی لە وڵاتەیە زۆر کەمە پاشە خۆوەرە بێ ئەمە پشت بە خۆمامە بەستین یانیەوە حکومەت خراپ و خۆشیێر هەموو شتێ بەدەستی کابراڵێ خۆی خەڵکەڵێ دڵخۆشی پارەیە بەس بەداخوانیە دڵخۆشی هەر پارە نییە دڵخۆشیە توانی بە قسە بێت توانی بە کردەوە بێت ئەتوانی یارمەتی کەسێ بێت ئەوە دڵخۆشیە بۆ خۆت بۆ بەرامبەرەکەشە وایە یەکومان یعنی یارمەتیدان و بەخشین ومانە ئینسان لە ئیرادی دڵی پێخۆشە بێت بەڵێ بەڵێەوە بەدەرە سیروان بیوێ دڵی خۆش کات چیەکە سیروان بێتاقەتە ئەمڕۆ چیەکەی بۆی لەو کە ئابێ بیتە دەرە و یعنی دڵخۆش بی خەڵک کەسی پێ نەگا کە تۆ بێتاقەتی وڵا بڵێ چی شتێکی دیاریکراو هەیە دیاریکراوێ بڵێ چی ناڵا بەس هەیە بێتاقەتە لەگەڵ برادرێک کاچێت پیاسەیەەکە بەڵێ یعنی چێت دەرەوە یان سەیری فیلمێکە سەیری بەرنمەیەەکە یانە خەوێ یان کتێبەکە خوێنێتەوە تۆ کامیانەکەی زۆربەی کات کە بێتاقات پیاسێکی ناو شارێکم تەنیا بەڵێ بە ساران بە پێ وڵا بەسیار کە بێبی خولێنەوە ما خەسوگیاریش نەماوە بچم بۆ لای خەسوو خوا ئافریکا ڕەبی ئامین ئامین ئەگەر بێتاقەبی پێشتر چی بۆ لای ئەو ئای چۆن خەسوی باش خەمڕەوێنە الحەمدولله جێ ناڵم دایک بەس وەک دایک وایش خەسوی باش نیامەتە بەخۆ نیامەتە بەرەکەتە بیا بە هەموو کەسی شەڵا بە کوڕەکەشەوە کوڕەکە لای چی بوو ڕۆهان ڕۆهان جانەی تۆ چۆین گوڵەکەم باشی بە قوربانە باوکت لە ئێستا خەمی خەسووی توێتی ڕۆهان ئەگەر بێتاقەت بی چێکی بۆ دڵ خۆش بێ لەگەڵ برادەرەکان مابوو پیاساکەی یاریەکەی هاڕۆڵا یاری چیەکەی هەڵا پاسکیل باسی چواریەکەی خۆشە جای کێلو بۆ کارانی کە ئینسان دڵی پێخۆشە یاخۆ دڵی ئینسان خۆشەکە وەرزشە وەرزش واو لێکا کە تۆ ینی ئەمیشە پڕبی لە تاقە لە وزە پڕبی لە ئینێرجی وایە نەما تەمەنەکەم ڕۆی بەسەر یاریزانی چی سەش لە پاسکیل نازانم کوڕەکەم لە با فێریکەوە فێری کە بۆ فێری ناکەی وەختی خۆی باوکپایی گووە ساڵدەرچی پاسکیلی بووە تا ئێستاش نەمبینی خوا ئەفریکاویش ڕۆژێ هاتە حەوشەکەمان لە باتی پاسکیلێ سیانی پیاو من شەرم و کوڕێکمە وەی بووە سیان بۆ باوکەی کیانیەوەیە کە گوتێ دەرچووی بۆ تەکڕم چۆنی نەوکردم چاوەکە باس چۆنە ئەزیزی سەلامەت بێت خاکی بێدەم کاکە چاوەکەی منی نەوکردم باەک بناسیین تۆ ناو چییە من کە ساسانم کاکە ساسان و کا خودداداد ڕۆستەمی کا خوددادادی ڕۆستەمی لە ڕۆژهڵاتەوە ئەری لە ڕۆژهڵاتەوەتم ئەرێوەدا چی شارێکن لە ڕۆژهڵات سەرپێڵ لە زااو سەرپێڵ زەهاو نزیکی کەرمانشان قەسری شیرین ئەریوەڵا دڵمان ڕۆن تۆش وەرەوە ئێرەوە با ئەو پیاوە یعنی جاتر جێبێتەوە مامۆستاجان وەرە ئێرە قوربانەوە دەنگ و باسی ڕۆژهەڵات وەلا باشن مردمان خاسە خۆشە سەرهاڵن گشانە ناو تەفری ئەیدن نەوروزادی مەسەن تەفریەکان تیانە ئیلا ئەو لە شارەکانە گەڕیان ئەی شارە و شار گەڕیان وەڵا زوویان بۆ باشوور بۆ کوردستان فرەتیان ئەری وەڵا ئەرێ وەڵا باخچەکان زۆر دیشتیان وەرە کوردستان فرەتیان ئەرێ بیشتری وەرە کوردستان ئێرانیان دڵتان بە چی شتێکی مسلێمانی خۆشە گشتی خۆشە باش نییە وەڵا خۆشە ئەری وەڵا ینی زیاتر خۆشحاڵتانەکە تەفری ئەری وەڵا سەوزی مردمانی عزیزن مێهوانەوازن هەرمانەگرن
عنی بە ماریفەت و گەرمە ئەرە وەڵا قسەیەکیان نییە هەموو زمان شیرینە زوانیان شیرینە ئەرە وەڵا لوتف و کەڕەم وەمانیان هەمویان هەزاوەلای مۆلیان ڕازی من بۆ ئەزە پەلەمانەتیم بۆ ناوتان بۆ دڵتان خۆشە ئازی خۆشە بۆ ئێرەتیم سەدەسە دەری وەڵا فرە دڵمان خۆشەوە هەمیشەتیم بۆ ئێرە بۆ مەسافرەت یا نەگەڕیمە ناوی مردمان ناڕوویمە دووە ئاری وەڵا ئەی باشە ئەگەر ئێوە بێتاقەت بن چۆن دڵی خۆتان خۆشەکەن ئەگەر دڵتەنگ بی دڵتەنگ چیەکەی بۆ دڵە خۆش بێ تیم بۆ لای یەک چیم بۆ سەوزەڵانی چیم دانیشیم دەردە دڵەکەیم بۆ لای یەک لا چێ دەرە دڵەکەی هەم زوانی خۆمان زوانی کوردی خۆمان وەڵا هەوەستم برادرت خزمی خۆت ئەری وەڵا یان خزمیت ئەری هەمسەرم ئەری وەڵا و هەم ڕەفیقەی لە خۆم گەشتیوانە یاخوا هەمیشە دڵخۆش بی ئەی تۆ تۆ ئەگەر بێتاقەت بی چیەکەی وڵات بێتاقەت نییە من ئەو هەموو بۆ هەموو پێکەنی ئارە وەڵا خۆشازار بێتاقەت شەبی جازار بێتاقەتیش هەرە بی نەوەڵا تاقەت چی بێ تاقەت بی من وەڵا خۆچمانە بۆ خۆمانە غەڕیە من تاقەتمان لەسەر ناچوو لە ژیانی هەموو مرۆڤێکە هەمووی هەر خۆشی نییە جازار ئینسان دڵیشی تەنگە بێت ئاراوە بوو وەلی نەوە جوورێکە تۆ فکر بکەیت خۆشە خۆشە ژیان ئارە وەڵا بۆچیمان یاخوا هەمیشە خۆشحاڵ بن چاوەکەم زۆر سپاس عزیزیت عزیزی زۆر سپاس دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بێگومان بێتاقەتی یاخود دڵتەنگی بەرەوشی هەمومان نەگرێ و لە هەر کەسێکمان پرسی بەچی دڵە خۆشە بێ بێگومان بەشێک لەو هاوڵاتیانە باسییانەوە کردکە و کاتانیەمە دڵتەنگین یاخود بێتاقەتین ئەوان ئەڵێن بنمونە ئەچینە دەرەوە پیاسەیەکەکەین یان دەرە دڵ لای دایکمان لای هاوسەرمانەکە یان لانی کەم لە شار دەرەچین لەگەڵ دوو برادرە پیاسەیەکەکەین یانین ئەم بازاڕە کتێبەکە خوێنینەوە وەنە هۆکارەکانی دڵخۆشی بۆ هەر مرۆڤێک جیاوازە هەیە بنمونە بە تەماشاکردنی فیلمێک یاخود بە کردنی وەرزشێک یاخود بە جۆگرتن لە میوزیکێک یاخود بە جۆگرتن لە قورئان یاخود هەر شتێکی تر وەکو چارەسەرێک بەکارێنن بۆی کە دڵی خۆیان پێ خۆش بکەن بێگومان لە هەر کەسێک بپرسی تۆ بەچی دڵە خۆشە بێ ئەوان وەڵامی جیاوازیان پێەیە منیش بە هەمان شێوە لە ئێوە ئاپرسم ئێوە بەچی دڵتان خۆشە بێ ئینشاڵڵا هەمیشە هەر دڵخۆش بوون هەر سەلامەت بوون